تکایە مسلمانان ئیمانداران بگەڕێنەوە لای دینی خوا، بۆ لای بەرنامەی خوا، بۆ لای سەعادەت و بەختەوەریتان لە دینی خوایە، لە سەبر و ئارامیایە، لەکە لە شەقیتون ڕەویانیە. و تکا لە دەسەڵات و حکومەتیشەکەین تکای لیان لێکەین لەبەر خاتری خوا بێنە جواب. ئەم هەموو قاتیلە چی لە سنجخانەداتان ناوە؟ ئەم هەموو بکوژە چیە بەخێویانەکەن؟ بۆ دوو بکوشتان ڕەمی نەکردەوە، بۆ دوو بکوشتان نەناو نەبرد، بۆ ئەوەی کەوا ئیتر ئەم خەڵکەی ساعەت بکە، ئەو خەڵکەی کەوا بەڕاستی جەرگی سوتاوە، ئەو خەڵکەی کەوا ناڕەحەت بووە، ئەو منداڵانەی هەتی و کراون با دڵیان خۆش بڵێن تۆڵەی باوەکمان سەنرێناوە، ئەو ئافرەتانە بێوەژن کراون با بڵێن تۆڵەی مێردەکانمان سەنراوە. بەڵام بەداخەوە لە وڵاتێکە ئاژین ئەمڕۆ قاتیل و تاوانبار و جینایەتکار خزمەت ئەکرێت، قەڵەو ئەکرێت. بۆیە ئەمڕۆ قەتڵ و قیتال لە کۆمەلگای منوتەوە زۆر بووە. وتکا لە دەسەڵاتەکەین ئەم بەربەرڵاییەی سیلاح و شەکەوا بەدەست ئەم خەڵکەوەیە لیان سێنێت. معقول نییە، تاوانە گوناهە. وەڵڵا دەسەڵاتی بەشدارە لەوەی کەوا ئاوا ڕێخۆش کردووە بۆ خەڵکەی کەوا سیلاحی پێیە. ئیجازەی چی پێدەی؟ بۆ ئیجازەی پێدەی؟ وە کابرای مەدەنی سیلاحی پێ، وە کابرا چەکی پێ بێت، تاکەی ئەم وەسەوا بێ، تاکەی خەڵکەوە ماڵی وێران کرێ و جەرگی بسووتێنرێ و مناڵەتی و بخرێت. ئەمە هەمووی تاوان و گوناهە. تکایە دەسەڵات بێرە سەرخەت، ئەو میلەتەی خۆت خۆش بوێ، یارمەتی ئەو میلەتی خۆتە بە، ئەو میلەتە با لەوە زیاتر ناڕەحەت نەبێ، بێتاقەت نەبێ. ئازیزان و خۆشەویستان، خوا ئەفەرمێت وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الئەلباب. ژیان هەیە لە تۆڵە سەندنەوە، یعنی ئەگەر تۆڵە سەندنەوە نەبێ ژیان نابێ، ژیان بەرەو فەسادی ئەڕوا. وەک ئەمڕۆ کەسمان دڵمان خۆش نییە بەم ژیانە لەبەر ئەوەی کەوا بەڕاستی ئەو هەموو ناعەدالەتی و زوڵمە ئەبینین، ئەو هەموو قەتڵ و قیتالە ئەبینین، ئەو هەموو بکوژە ئەبینین بە ئازادیە سوڕێتەوە، بەڕاستی ئەو هەموو مەزلومە داماوە ئەبینین، هەمووی زوڵمی لێکراوە، خاوەنی خەفەت و بێتاقەتی و ناڕەحەتە و غەمبارە کە بە هیچ شێوازێک دەسڵاتی نییە بکوژەکەی خۆشی کوژێتەوە.